هەمومان پێویستیمان بە جوانمانەوە هەیە و گرنگی پێدان هەیە بەشێکیش بە هەر ڕووداوێک بێ هەندێک جار مرۆڤ تووشی هەندێک ڕووداوی نەخوازرا و دەوێت بە تایبەت لە نێویاندا سووتان بەشێک لە ڕوخساریان لە جەستەیان دەسووتێ بەڵام سوپاس بۆ خوددا بەشێکی زۆریان کە زیندوو دەمێنەوە پێویستیان بەوەیە جارێکی دیکە ڕوخساریان ئاسایی بێتەوە و جەستەیان ئاسایی بێتەوە بە ڕوخسارێکی باش بگەڕێن و ناو کۆمەڵگا و ناو خێزانەکانیان جا لەسەرەمە قسە دەکەین چۆن بتوانین دوای حاڵەتی سووتان نەخۆشەکە بە تەواوی بگەڕێتەوە و جەستە و ڕوخسارێکی ڕێکی هەبێت. جا بۆ مەبەستە لەگەڵ دکتۆر جەلال حەمەد ساڵح فەتاح پزیشکی ڕاوێژکاری نەشتەرگەری جوانکاری گفتوگۆکەین ئەم بەیانیە بەخێر هاتنیانەکەین هاتوونەتە ئستۆدیۆ لەگەڵمانە بن وەڵامدەری بەشێک لەو پرسیارانە بن کە پرسیاری ئێمە و هەروەها هاوڵاتیانیشە. باش دکتۆر بەخێر بێت. بانی ئەوش باش زۆر سوپاسان دەکەم دەستخۆشتان لێ دەکەم بۆ بەرنامەیە. سپاس بۆ جەناب دکتۆر پێش هەموو شتێک هەر کەسێک خوا نەخواستە ئەگەر تووشی حاڵەتێکی سووتان ئەبێت پێویستی بە نەشتەرگەریە لە کام پلە پێویستەکات نەشتەرگەری بۆ بکرێت. بەڵێ زۆر سوپاس لە پێشەچی دەمەوە ڕوونکەمەوە پلەوە تاچی پلەی سووتان خۆی سووتان بەڕاستی سێ پلەی هەیە پلە یەک ئەوە پلە زۆر ئاسانەکەیە واتە پێستەکە بەس سۆر دەبێتەوە سووتانەکە قوڵ نییە پلە دوو هەیە دەرەجەیەک لەوە قوڵترە بەڵام هێشتا پێست لە شوێنەکەی ماوە بەشێکی پێستەکەی سوتاوە بەشێکی تر لە بنەوە ماوە بەڵام پلە سێ پێستەکە بە تەواوی سوتاوە یعنی ئەو شوێنێکە بە پلە سێ سوتاوە واتە پێست لەو شوێنە نەماوە هەر هەمووی سوتاوە هیچ تێدا نەماوە ئەو بابرین تەمەنی بکەم داوادن کە خوابمان پایز بەڕاستی سووتان هەندێک چارەسەریەکەی وەختی زۆر دەوێ و هەندێک زۆر ئاسان نییە بەڵام ئەگەر یەژێک کە دەسووتێ یەکەم شت بابرین کە دەچێتە نەخۆشخانە تەمەشا دەکەن کام پلەی هەیە ئەگەر پلە یەک و پلە دوو بێت بەبێ نەشتەرگەری عادەتەن بەس چارەسەری بۆ دەکرێت لەوانێ پێویستی بە تەداویکردن و شت بێت و چەند جارێک متابعکردنی پێدەوێت تا ئەو بەشە پێستەی کەماوە پێستێکی نوێ دروست دەکاتەوە بەبێ ئەوەی نەشتەرگەری شتی پێبوێتن بەڵام ئەگەر سووتانەکە سووتانێکی قوڵ بوو بۆنمونە پلە سێ بوو هەر لە بیدایەتەوە دەی پلانی بۆ دابدرێت بۆ نەشتەرگەری لەبەر ئەوەی پلە سێ کە سوتاوەتە پێستەکە هەمووی سوتاوە تەوەقوع ناکرێت پێست دروست بێتەوە لە شوێنی فەوە دەی پلانی بۆ دابدرێتن ئەو پێستێک کە تەواو سوتاوە هەڵگیرێت ئینجا دوایە کە شوێنەکەی ئامادە بوو پێستی لێ بدرێتەوە پێستی بۆ بچێنرێتەوە باشە کاکتۆر جیاوازی هەیە لە مامەڵەکردنی ئێوەی پزیشک لەگەڵ ڕوخسار یان جەستا ئایا ڕوخسار هەستیارترە ناسکترە و کاتی زیاتر پێویستە بۆی جارێکی دیکە بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی چۆنە قسەکە زۆر جوانە خۆی بەعام ڕوخسار لەبەر ئەوەی ڕوخسار خوێنی زیاتر بۆ دەڕوا لە شوێنەکانی تر ها دەبینین مەثەڵەن ڕۆمەت عاتەن سۆرە بەوەی لەبەر خوێنی زیاتر بۆ دەڕواتەوەوانە عاتەن سووتانی ڕوخسار زووتر چاک دەبێتەوە لەبەر ئەوەی خوێنی زۆرتر بۆ دەڕواتن و چاکبوونەوەی زووتر دەبێتن بەڵام لێرە شتێک هەیە وەکو گوتم دەیبزانی پلەی سووتانەکەی چەندە ئەگەر پلەکەی سێ بێت ئەوە دەبی پلانی نەشەگەری بۆ دابنەی بابرین بەڵام ڕوخسار بە شێوەیەکی گشتی ناگاتە پلە سێ عاتەن پلە یەکە یان پلە دووە زۆربەی بە چارەسەری و بە تەداوی و بە عیلاج و شت زۆریان چاک دەبنەوە بەڵام پلە سێکە وەکو گوتم پێویستی بەشی تر هەیە ڕوخسار شتێکی تری هەیە لەبەر ئەوەی مەثەڵەن بۆ نمونە چاو لە ڕوخساردایە فەدەبی پسپۆڕی چاویش نەخۆشەکە ببینێت فەحسێکی چاوی بکە بزانیت چاوەکەشی بەس بەو سووتانە تەسی لێ کردو یان نا عاتەن ڕاوێژکاریان پێدەکرێتن زۆر جا پێویست بۆ دەگا قەتڕەیەک یان شتێکیان بۆ بنووسن تاوەکو چاوی بپارێزێت لە ئاساواری سووتانەکان. باشە دکتۆر ئێستا ئەم جەنابەت ئاماژەت بۆ کرد کە بۆ سووتانی پلە سێ چاوەڕوانی ئەوە ناکرێت کە پێست دروست ببێتەوە بەڵام لە هەندێک حاڵەتی نەخوازراو هەیە بۆ نمونە دووربا کەسێک جەڵدە لێ ئەیات بەڵام ئەڵێن چاوەڕێکن معجزەیەک هەر ئەبێت ڕەنگە معجزە لە کۆمایە ڕەنگە معجزێ ببێت لە پێستا شتێک نییە بەنای معجزە کە گەیشتە پلە سێ ئیتر شتێک بەنای معجزە نامێنێت کە بڵێ ڕەنگە پێستی بۆ دروست بێت و پێویست نەکا بە نەشتەرگەری وەکو گوتوان پلە سێ هەرخۆی کە باسی دەکەن پلە سێ واتە پێستەکە ئەسڵەن نەماوە یانی دروستی نابێتەوە بە هیچ شێوەیەک کە مردی زندی نابێتەوە وانە تا باشە ئەوانەی کە پێشتر ڕوخساریان شێواوە ینی چەند ساڵێکی بەسەر تێپەڕیوە بەهۆی سووتان
ئەو کاتە ڕەنگە لە ڕووی پزیشکیەوە ئەو پێشکەوتنی ئێستا نەبووە ئەم جۆرە دەرمانانە ئەم جۆرە چارەسەر نەبووە ئێستا چارەسەر دۆزراوەتەوە دەتوانین مەسەلەن نەخۆشێک 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا ڕوخساری سوتا بێ ئێستا بێت چارەسەر وەربگرێ نەشتەرگەری بکرێ بەڵێ بەڕاستی ئەو گوتمان ڕوخسار بریتە لە زۆر شت مەثەن بریتە لە پرت لە برۆ لە پێڵووی چاو لە چاو لە دەم لە لووت لە ئەو کەسە کە تەمەشای دەکەی ئەگەر ماکی گەورەی لە دەموچاوی بێت تا ئێستا ئەو ماکەمابی لەسەر دەموچاوی واتە سوتانەکە قوڵ بووە گوتم ئەگەر سوتانەکە قوڵ نەبێتن هەر خۆی جسم وایە وردە وردە ینی چای دەکاتەوە فەوانەی کە لە کۆن ڕوخسای ئێستا یەکەم شت تەمەشا دەکەم زین چەند مشکلێ هەیە بۆ نمونە ئایا مشکلەکەی لەوان ئیوا هەیە دەم برۆم نەمایە دەمەوێت برۆکەم حلێکی بۆ بکەم مثلا برۆکی هەمووی سوتاوە لە برۆشە پێستا ئەوانە مثلا بەنسبەت ئەوە کە میسال ئەو مثلا دەتوان پرسی بۆ بچێنەوە چۆن پرس دەچێنرێتەوە برۆژ دەچێنرێتەوە ئیوا هەیە دێتن مەسەل پرسی بەشێکی زۆری پێوە نەما مەثلا پارچەیەکی هەمووی پرس وشتی ڕۆیشتەوە بابرین ئەوانش چارەسەریان ئاسانە ئەوە شتێک هەیە پێی دەرێن تیشو ئەکسپاندەر وەکو جۆرە بالۆنێکە مەسەل بۆ ئەگەر لە سەری ئەگەر نیوەی سەری پرسی پێوە مابی نیوەکەی تر پێوە نەمابێت ئەو بەشێک کە پێوە ماوە ئەو بالۆنی بۆ زەرع دەکرێتن بۆی دەچێندرێتن ئەوە خلالی 3 مانگ یا 4 مانگ ئەو بالۆنە ئەو نیوە پێستەی کەماوە گەورەی دەکاتم کە گەورەی کرد نەشەگەریشتری بۆ دەکرێتن ئەو کات شوێنەواری شتانەکە هەڵدەگیرێت ئەو پێستەی سەری کە زیاد بوو بۆ والۆنە بۆی حرەکەی پێ دەکرێتن پێستەکەی بۆ پرچەکەی بۆ دەگەڕێتەوە بۆ نمونە ئیوا هەیە مەسەل مشکلەی لەوەی هەیە مثلا بۆ نمونە پێڵووی چاوی سوتاوە چاوی قەپات نابێت ئەگەر چاو قەپات نەبێت ئەوە ینی مەترسیە بۆ چاو فەوانەش پێویستان بە نەشەرگەری هەیە بۆ ئەوەی بۆ نمونە پێستی لێ دەدرێتن پێڵووی چاوەکە تا بتوانین چاوی قەپات کاتەوە و بیکاتەوە ئیوا هەیە مەسەلەن لەوانەیە کێشەی لە لوتی هەیە لوتی مەثەن بەشێکی سوستاوە ئەوەش پێویستی بە ینی ڕێکاری لوتی دەبێت ئیوا هەیە مشکل لە دەوی هەیە مەثەن دەوی بابێن تەسک بووەتەوە بحیث ناتانی دکتۆری دانیشە سەردانی بکایە ناتانی بە ئیسراحەت دانیشتی بشواتن یان شێوازەکەی تۆزەک هەندێک وەکو برێ کێشەیەکی بۆ دروست کردووە لە ڕوخساری ئەوانە هەر یەک چارەسەری بەڵێ بەلا باشە دکتۆر خوا بمان پارێزێت لە سوتان و هۆکارەکانی سوتان هەڵم ئاو نەوت ئاگر بنزین هەموو ئەمانە هۆکارن بۆ سوتان کامێک لەمانە لە وەرگرتنی چارەسەر ئاسانترە کامیان چارەسەر وەرگرتن بۆی قورسترە ئەگەر بە یەکێک لە هۆکارانە سوتا بێت بەڵێ خۆی سوتان هەموو زین ئەسبابی زۆرە ڕاستەکەی لەوانەیە ئیوا هەیە بە بنزین دەسوێ ئیوا هەیە لەوانەیە بە ئاوی گەرم دەسوێ ئیوا هەیە بە هەڵم دەسوێ حتا ئیوا هەیە بە قیر و شت جارێ ئەوان لە مەعمەڵ قیر و شتی دەکەنجاوە بە قیر دەسوێ ئەو بۆ ئەگەر سوتانەکە بە قیر بێت لەبەرەوەی پێوە دەنووسێتن زیاتر دەیستێنی زوو سوتانەکەی دەکاتە پلەسێ ئەوە تاوان کە پلەسێبی چارەسەری هەندێک زەحمەترە و دووەم شتێکی تر هەیە تا چەند ئەو کەسە لەو شوێنە دەمێنێتن کە ئەو گەرمیی بۆ دێتن ئەگەر مەثەن بۆ لە شخصێک سوتا ئەگەر نفسی وەقت ئاوێک لێ نزیک بە ئاوێکی شلەتێن ڕەسەن خۆی باوێتە ناو ئاوەکەی سوتانەکەی نایلی بقوڵ بێتن ئاوی سارد باش نییە ساردنا ئاوەکە دەبێت مەیلە وەکو ئاوی بەلوعی چۆن ئەو هاالە یعنی مەیلە و شلەتێن ئەگە ئاوەکە زۆر ساردبی شخصەکە خۆی فرێداتە ناوی لەوانەیە تووشی هەموو جسە سارد بێتەوە لەوانەیە خوا نەخواست تووشی سەکتەی قەلبی بێت لەوانەیە بیکوژێت فئاوەکە ناوی سارد بێت دەبیت دەرەجەی ئاوەکەی وەکو ئاسایی بێت باشە کاکتۆر جگە لەو سوتانانەی کە بە ئاگر و بە برادرانی ئاگر هەیە لەسەر مرۆڤ هەندێک جار لە بەهاران زۆر جاریان لە هاوینان کاتێک کە تیشکی خۆر هەندێک جار زەق دەبێت لە ڕوخسار دەدا ئەگەر ئەو کەسانی دژە خۆریان بەکار نەهێنابێ یان شوێنەکەیان زۆر شوێنێک ڕاستە خۆ تیشکی خۆری بەرکەوێت بەشێک تووشی سووربوونەوە و سووتان و ئەو بابەتانە دەبی ئەمانە چارەسەریان ئاسانە وایە ئەوەی بەڕێز باز دەکەی ئەوە سووتانی پلەیەکە سووتانی پلەیەک بە دەرەجەیەک لە کاتی ئەوە لەسەر ڕووبار و ئەو شتانە ڕۆژ لێداتن دەبین سوور دەبێتەوە ئەو سووربوونە ئەو پلەیەکە ئەوە بەخۆی چاک دەبێتەوە ئەو بەس باشترە دژە خۆر بەکار بینی تا تەسیری لەسەر دەموچاوکەم کاتەوە نەیلی پلەیەک بیستێنی وەگەر شخصێک توش بوو لێرە گرنگ ئەوەی هەندێک جۆرە کرێمات و شت هەیە تا
ڕەش نبێت شوێنەکە نەبێتە لە کەو نەبێتە ئەو شتانە ئەگەر نا کە پێستەکە ناسووتێ بەس بەشێکی زۆر ینی کەمی لەسەرەوە ینی خانە شتەکانی ئەزیت پێدەگاتن فەلوی سووتانی پلەیەک خۆی چاک دەبێتەوە ینی بەبێ چارەسەری ئەو شتانە بەس تۆزە کرێمێکی مڕاتیبێک شتێ بەکاربینی بەستی دکتۆر ئێستا جەناب داماژت بۆ کرد کە باسی چاندنەوەی برۆمان کرد باسمان کرد لە پێستا شتێکی وامان هەیە کە چاندنەوەی پێستی بۆ بکەن یان پێستی دەستکردی بۆ بکرێت یان بۆ نمونە تەبەڕوعکردن هەیە کەسێک پێشەوەی گیان لە دەستبات ئەڵێ بەشەکانی جستم تەبەڕوعەکەم پێست شمولی ئەو شتانە ئەکات سوالەکی زۆر معقولە ئەو دوو بەشە سوالەکرد بەشێکیان بەنسبەت پێستی دەستکرد ئەم هەمومانزان لەبەر ئێستا تەکنۆلۆژیا زۆر بەرەو پێش دەڕواتن بەشێک لەو شتانێک کە بابرێن توانراوە دروست بکرێتن پێدێن پێستی دەستکرد پێستی دەستکرد چییە؟ خۆی پێستی ئاسایی دوو طبقەیە بابرێن طبقە چی هەیە پێدرێن دێرمس ئەو بەشەیە کە توندی دەداتە پێست و دەکات تۆزەگە لاستیکی هەبێت و دەکات شتەکانی بنەوە بپارێزێت و طبقەشی سەرەوەش هەیە بەس خانەی ڕووپۆشی پێدەرێن ئەو پێستە دەستکردا خانە ڕووپۆشەکەی نییە بەڵام بەشەکەی دووەم کە زۆر مهمە بەشی دێرمسەکەی تێدایە با بڵین ئەو پێستە دەستکردە بەڕاستی شتێکی زۆر باشە بۆ نمونە خاستن ئەگەر کەسێک بابرێن بەشێکی زۆری جەستەی سوتا بێت بۆ نمونە 130 یان 140 سوتا بێت ئەو کاتی کە ئەگەر سوتانەکەشی قوڵ بێت بۆ نمونە دەرەجە 3 بێت یان دەرەجە 2 قوڵ بێت ئەوە لێرە کێشەی هەیە پێستێکی وای نەماوە تا بەش بکات ئەو هەموو شوێنە زۆری بۆ داپۆشێت فلەو حاڵتانە ئەگە ئەو پێستە دەستکردە هەبێت بە پێستە دوای کە پاک دەکرێتەوە برینەکە ئەو پێست دەستکردی بۆ دادەنرێتن ئەوە یەکەم شت ژیانی پارێزراو دەکاتن نالێت توشتە هەموو شت بێتن بابرین و ئازار شتی کەم دەکاتەوە و دووەم شت ئەو بەشەی دووەمی پێستکە پێدرێن دەرمس جێگیر دەبێتن بابرین یعنی دای دەپۆشێت اینجا دوای بابرین 2 هەفتە یان 3 هەفتە دەتوانێت طبقەشی زۆر تەنک پێستی لەسە و دامەدرێتن و کەسەکە دەگەرێتەوە حاڵەتی ئاسایی و ینی دەست بە ژیانی خۆی دەکاتەوە ئەگەر ئەو پێستە دەستکردە مثلەن ئێستا لە هەموو دنیاە شت دەهێنرێتن باید چۆن ئەو سیارە شتانە دەهێن ئەوش لە وڵاتی پێشکەوتوەکان هەیە دەکرێت داوا بکرێتن و نەشتەرگەرێکە لە کوردستان نەکرێت نەشەگەرەکە لێرە دەکرێت بەڵام پێستەکەمان نییە کەرستەکە پێویستی بە هاتن هەیە چکو لە چەند شوێنەکەی ئەو شتە دەکرێتن بابرین بەشی دووەمی سوالەکەت ئەگەر کەسێک لە پێسی خۆی بابرێن تەبەڕوع کاتن لەوە کەسێک چتر ئەو حاڵەتە کەمە بەڕاستی بەڵام ئەوە لە چ کاتێک دەی بۆ من دەبین منداڵ خاستان دەبینی زۆربەی جستەی کە دەسوێتن دەبین پێویستی بە پێست دەبێتن جاروایە دایکی منداڵەکە دە لە پێستی منی بدەنێ مەسەل لەو حاڵتە پێستەکە ئەگەر لێ وەرگری ئەو پێستە تەنها ئەو پێستەی داکەی هەتایە بۆ ئەو منداڵ نامێنێتەوە لەوانەیە هەفتەی یەکەم یان تا 10 ڕۆژی یەکەم سوتانەکەی دادەپۆشێت بۆی کە سەموو ژیانی منداڵەکەی دەپارێزی بەڵام لەبەر ئەوەی پێستی خۆی نییە ئەو پێستە جسمی منداڵەکەی ڕەفزی دەکاتەوە دوایە فدەبی پلان هەبێت دوای هەفتەیەک یان دوای 10 ڕۆژی تر کە سەحەتی منداڵەکەی باش دەبێت دەی بەدیلێک هەبێت بۆ نموەکو ئەو پێستە دەستکردە زۆر باشە کاکتۆر تەمەەن جیاوازی هەیە کارکردنی ئێوەی پزیشکان لەگەڵ کەسێکی تەمەەن 40 ساڵ 50 ساڵ و لەگەڵ منداڵێک کە تووشی هەمان حاڵەت بوو بێ جیاوازی لە مامەڵەکردن لەگەڵ تەمەنە جیاوازەکان چۆنە ئایا هەمان ئەو چارەسەری بۆ کەسێکی 50 ساڵی دەکرێت پێویستە بۆ کەسێکی منداڵێکی 10 ساڵیش بکرێت خۆی ئەکەی تەمەەن دەوری هەیە بۆ نمونە ئەگەر منداڵ بسووتە یان کەسێک تەمەنی مەسەل لە دوای 50 ساڵەوە بێت 50 زیاتر بێت ئەوانە بەخۆیان مەناعیان کەمترە ینی توانێت بەرگری لەشیان کەمترە فەوان دەبی گرنگیگەی زیاتریان پێ بدرێ تاوەکو نێلی بەرەو تەسەمم بڕۆن یان بەرەو سەحەتیان بەرەو تێکچوون بڕاتن بابرین بە شێوەیەکی گشتی مەسەل یەک ئەگەر گەنج بێت تحملی زیاترە باشتر مقاومە دەکات لەبەر ئەوەی بەرگری لەشی زیاترە فەلوی ئەگەر منداڵ بۆ نمونە ئەمە دەڵێن هەر منداڵێک ئەگەر سووتە بابسێت داخل بێت لە نەخۆشخانە لۆ لەبەر ئەوەی منداڵ زووتر ئەگەری ئەوەی هەیە سەحەتی تێکچێت یان نفسیش ئەگەر کەسێک مەثەن تەمەنی پیر بێت دەین بابسێ داخل بێت باشتر لەبەر ئەوەی ئەوانش معرەزن زیاتر سەحەتیان بەرەو تێکچوون بڕوا زووتر یان ئەوانەی کە بەتەمەن لەوانەیە نەخۆشی تریشی لەگەڵ بۆ لەوانەیە دڵی تەواو نیە لەوانەیە کلیەی زعیفە لەوانەیە سوکەری هەیە لەوانەیە زەختی هەیە ئەوانە
ئەوانش پێویستیان بە کۆنتترۆلکردن لەگەڵ چارەسەری سوتانەکەی. باش دکتۆر بۆ کەسانەی کە لە پلە 1 و پلە 2 تووشی سوتاوی بوون چ جۆرە خواردنێک گرنگە بە گشتی زانین باسی ڤیتامین سی هەمیشە ئەکرێت بۆ پێست باشە ئەو خواردانێکە ڤیتامین سی بێجگە لە ئەوانە چه خواردنێک هەیە کە بیخەنە ناو خشتەی خواردنی ئەو نەخۆشەوە هەتاوەکو چارەسەرەکەی بە باشتر وەربگرێت و ئیسفادەی لێ بکەن. خۆی لە سووتان مادەی پرۆتینات یان خاصن ئەلبۆمین کە دەگاتە پلە 2 یان زیاتر ئەو ئەلبۆمین لە پێست فرێدات دەڕاتە دەرێت کە ڕۆژان تەداویشت دەکرێتن ئەو تووشی نەقسی ئەو مادەیە دەبێتن. بەنسبەت ئەو ئەلبۆمینە کاتێک کە لە نەخۆشخانەیە بوتڵی خاص هەیە بابنێن وەکو دەرزی هەیە ئەو ئەلبۆمینی دەدرێتێت تا شوێنی بگرێتەوە ئەوەی کە بزری دەکات. بەنسبەت خواردن و ئەو شتانە خاصن ماسی مەثەن خواردنی وەکو ماسی مەسەل زۆر باشە یان میوەکان زۆربیان باشن میوە و سەوزە و ئەوشتان زۆر باشە مەسەل حتا گۆشت باشە بابرین ئەوانە چکو ئەوانە ئەو پرۆتینەی ئەوە بۆمینی کە دەڕواتن تا خواردنێکێک کە نابێ بیخوات بڵێن ئەمە نەخواردنی باش شتێکی زۆر وایە ئەمە ئەوانەیە کە دەسووتێن کێشەیەکیان هەیە خاستنە کە زۆر دەسووتێن زۆریان تووشی مشکلەی گەدەش دەبن یعنی گەدەیان ئیلتیهاب دەکات خواردنیان باش پێ ناخورێتن فباشترە بە خواردنی سووک دەست پێ بکرێتن بیدایەت حتا بەشێک لە چارەسەریەکان ئەوەیە بۆ نمونە چارەسەری گەدەشیان بۆ دەکرێت تا ئیلتیهابەکەی گەدەی کەم کاتەوە بتوانین شت بخواتن. زۆر باش زۆر سپاس بەڕێز دکتۆر جەلال خۆشحاڵ بووین لەگەڵمان بووی ئەم بەیانیە. زۆر سپاس بۆ زانیاریانە و بڵاوکردنەوە هۆشیاری. زۆر سپاس بێ ئەوە دەستان خۆش بێ. سپاس دەکەین.